گێتەمەژگە بە سۆرانیە بێتە چی کەژاڵخان لێرە بەگوێز لێرە بەگوێز لە فستیڤاڵی خانمانی دەسڕەنگینی تەوێڵا دادەکەژاڵ گێتەمەژگەمان بۆکە گێتەمەژگە بە سۆرانیە بێتە چی کەژاڵخان لێرە بەگوێز لێرە بەگوێز باڵە بەس هەر گێتەمەژگەکە خۆشترەوە نییە وڵا ئیتر بۆ ئەوان ئاسانترە بڵێ لێرە بەگوێز تۆزە زەحمەتە وتنی بۆ ئەوان گوێزە داناوە شێوازە بۆچی دوو نەوع شێوازەکانیان چۆن ئەمەیان کە شێوازەکەی زەردەچەوەی پێواکەین بۆ ڕوودارە بێ لەبەرەوەی شێوەیەکی جوان هەبێت ئەوەی تریشیان پێ ناودارە بۆ نمونە هێنا ناودارەکە ئاساییە کە چونکە لە ناوەیە کێشە نییە زەردەچەوەی نەبێت باش حەشوەکەی لە چی پێگاتوە هەر گوێز و زەردەچەوە بەڵێ لە هەنێ شوێن پێم وایە بە پیازی تێ ناکەن شێوازەکەی زۆرە هەیە بە شەکر ئەیخوا هەیە بە پیاز ئەیخوایە بە دارچینی هەر کەسە لەسەر خواستی خۆی هەویرەکەی چ جیاوازێکی لەگەڵ هەویری نانی هەورامی ئاساییە جیاوازە نانی هەورامی بێژگەم ئاوخە هیچی تێ ناکرێت بەس کولێرە ئەبێ هەڵهاتوو بێ هەویرەکەی خومرەی تێکەین بەڵێ بەس خومرە و خومرەی جیاوازە لەگەڵ نانی هەورامیە بەڵێ بەس هەندێک جار بۆ نمونە خواستی خۆیان خەڵک حەزی لە شیرە بێ هەیە هێلکەی تێ ئەکا ئیتر زیاتر ئەو کەسە ئەکەوێتە سەر خواستی خۆی هەر شتێک بێ لە وەکو کولێرە یاخود سەبۆ نانیشمان هەیە هەڵێ با زۆر سپی نەبێ هەشە سپی ئەوێت